ماوەی تقریبان 30 ساڵە ئیشی نەفەرات دەکەم. دەگەیشتی پێشەکی بە خێراتنی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم، هەر سەربەرز و سەرکەوتوو بن. بەڕاستی ئەوە ئەمەش هەروەکو هاوڵاتێکی ئەو هەرێمەی چۆن ئەوان تاسیری لە ژیانیان کردێ و لە بژێوی ژیانیان و لە گوزەرانیان کردووە، ئەمەش وەکو هاوڵاتێکی ئەو هەرێمەی ئەوها تاسیری لە بژێوی ژیانمان کردووە و زۆر بێ ئیش و بێکارین. ئەوە بۆ ماوەی 4 مانگە ئێمە لە ماڵەوە دانیشین. زۆربەی خەتەکان ئیش دەکەن، تەنانەت خەتی بینی پارێزگاکان نەبی. ئێستا سیارە هەیە دەتوانی بڕوە هەتا ئاجی ئۆمەران، بەس ناتوانانی بڕوە بۆ دووهۆک، بۆ مووسڵ، بۆ سلێمانی، بۆ کەرکوو. ئێوە لە مادەی چییە؟ زۆر سیارێکتە هەیە کە لە ڕێگاکان دێت داخلی هەولێر دەبی، سیارێ بار هەرگر هەیە، پیکاب هەیە، نەفەرات شەیە دێو دەچیتن. تەکسیەکان زۆربیان ئێستا ئیش دەکەن. بە خۆم چیمە گەراجی بە سەرۆکی سەندیکای، سەرۆکی گواستنەوەی هەمومان تەبلیغکردینە کە چەند راپۆرتێکمان پێشکەش کاکە ئەو ڕێگایمان بۆ بکەوە. ئەمەش وا 4 مانگە تاسیری لێمان کردووە، ژیانمان زۆر سەختە. بەڕاستی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە هاناومانەوە بێ ئەو ڕێگانەمان بە زووترین کات بۆ بکاتەوە مەژوەکی هاوڵاتەکی ئەو هەرێمی کوردستانە و زۆر سوپاسیان دەکەم. لە تقریبا 30 ساڵ دەبێ ئەم ئیشی نەفەرات دەکەم. لە ژیانم هەتا ئێستا هیچ شتێکیوان نەبووە 4-5 مانگ لە ماڵەوە دانیشی بەبێ ئیش. هیچ مۆچەخۆرێک دەتوانی 4 مانگ بێ موچەی شێ بکە، کەس ناتوانی. ئەمە 4 مانگە بژێوی ژیانم تەنان ئەو سیارەیە کە ئەوەش نەبوو معنای هیچ. بێجگە لەم جی لەوانەیە ئەم سیارەکە ئیخۆمە هەیە هەر سایەقە لەسەری ڕۆژانەی 15-20 و ئەو کابرا دەبی ئێستا چ بکاتن. ئێمە نێزیکەی 1000 سیارەین ئێستا، هەموو خەتەکانی خارجی 1000 خەت هەیە، بە خەتی بەغدا و سلێمانی و کەرکووک و مووسڵ و خەتەکان کە 1000 خەت هەیە. ئەو 1000 خەت ئەگەر هەریەکی 5 نەفەری لەسەر بێکا 5000 نەفەر تێگەیشتە ئایلەکی زۆر لەسەر ئەو ئیشە ئەو کارەیە کە بژێوی ژیانیان نەیمانێ. ئەوان بەڕاستی زۆر وەزعیان ناخۆشە. لەوانەیە لەو 5000 2000 کەس وەزعی باش بی، هەویت کەم وەزعی خراپە. 5 سەرخێزانی. تەمان بێگومان هەمومان دەزانی کە نەخۆشی کۆرۆنا پەتایەکی کوشندەیە لەسەر مرۆڤ. بە پێویستە ئێمە پابند ڕێمایەکان بین و پابندی خۆشمان بین بۆەوەی لەو نەخۆشیە نەجاتمان بیتن. سەبارەت بە هێرەکانی دەرەوەی شار کە ماوەی 4 مانگە لەسەر بڕای وەزارەتی گواستنەوە، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی تەندروستی ئەو هێرانە ڕاوەستانیان وە تاکو و ئێستاش هیچ ناکەن و هەر هەموو شوێرەکانیش پابندی ڕێنمایەکانن. وەسەندیکاش ئاگادارێکی شوێرانی کردو کە پابندی ڕێنمایەکان بن. بەڵام تاکو ئێستا ئاسانکاریمان لۆ نەکرایە. ئاسانکاریمان لۆ نەکرد وەکو توێژە چینەکانی کە ئاسانکاریان لۆ بکرێت ئەوەی بتوانن ئیش بکەن. لەبەر ئەوەی بەخۆمان هەمومان دەزانین شوێر دەوانێت ساری بە قستی نایە، دەوانەیە قوت و ڕۆژانەی زۆر کەمە ماڵ و منال پێ بەخێو ناکرێتن. بۆیە داوا دەکەین حکوومەتی هەرێم، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی تەندروستی کار ئاسانکاریەکمان لۆ بکەن ئەوەی بتوانێت شوێرەکانی شادچۆ بکەن. بەڵێ لەگەڵ وەزارەتی گواستنەوە بە تایبەتی لەگەڵ بەڕێوەبەری گشتی گواستنەوە قسەمان کردیەوە دەیە ئێمە جارێ ناتوانین بیکەینەوە. واگاداری ژوور و فڕاسیۆنی پارێزگاشمان کردەوە، سەردانیشمان کردینە دەرێ ئێمە ناتوانین جارێ بکەینەوە، بەس دەتوانین ئەو قەزا و ناحیانەی کا لە دەرەوەی شاری هەولێر دەتوانین هاتچۆ هەبیتن و بالفعل هاتچۆیەکانی شەیە. بەڵام بۆ کەرکووک و بۆ سلێمانی و بەخۆشمان هەمومان دەزانین کە فەتای کۆرۆنا لە سلێمانی کاریگەری زۆرە و لە کەرکووک شەر هەیە و لە بەغدا شەر هەیە. بۆیە ئێستا ناتوانین زیاتر برین بیکەنەوە. داوایانی دەکەین ئاسانکاریمان لۆ بکەن. ئاسانکاریەکەش چۆن دەبیتن؟ بەوەی دەبیتن کە نوێنەری سەندیکا لە لیژنەی وەزارەتی گواستنەوە هەبیتن، لەوەی ئاسانکاریان لۆ بکەین و ئەمە زیاتر معاناتی شوێرەکان دەزانین کە بەسی ڕێگاکە ئاسانکاریان لۆ دەکەین و ئەمە سوودمان دەبین وەکو شوفێران و هەم حکوومەتی سوودمان دەبی لە هاتووی هاوڵاتیە.